خواردنی تەندروست خواردنی تەندروست و کەمکردنەوەی چێش دابەزینی زەخت دابەزینی چەوری لە پاڵی کۆنتترۆلکردنی شەکرە بە باشترین شێوە مهمترین تش شەکرە کۆنتترۆل نەبێ ئەو پرۆسی کە هەیە بۆ زەلەر گەیاندن بە چاو بەردەوام دەبێت زۆر جان نەخۆشەکان کەستری دەکەواتە تۆری چاو تێک دەدا تێکی دەدا ئەنی مەشاکلی جدی لۆ دروست دەکات لە بۆ تۆری چاو لەبەر ئەوەی بیدایەت کە نەخۆش شەکرەی هەیە پێی هەست پێ ناکە نێزیکەی 10 ساڵی دەوێت نەخۆشێک شەکرەی هەبێ شەکرەکەی کۆنتترۆل نەبێ هەتا تەسیر لە تۆری چاوکە 10 ساڵی دەوێت دوای 10 ساڵەکەت کاری دوای 10 ساڵەکە کاریگەرەکانی دەست پێ دەکا و گەڕانەوەی زۆر زەحمەت دەبێت ئەم جار دەبێت دەست بە عیلاج بکە لە بۆ چاوی بە لێزەر بە دەرزی بە عملیات تو ئەو 10 ساڵە مەجالت هەیە کۆنتترۆلی شەکرەت بکەی ئەو 10 ساڵە دەسێتە 20 ساڵ لەوانەیە 25 ساڵ زیان هەتا زیاد دەکا و لەگەت تەمەنا دەبێت و شەکرەیەکی ئەگە کۆنتترۆل هەبێت لەوانێت هەتا تەمەنت هەیە تووشی مەشاکلی تۆری چاو نەبی بەسایی شەکرەوە